لە چەند ڕۆژی ڕابردوودا دانیشتوانی دوو کۆمەڵگای جیاوازی ئەمریکی بەڕەچەڵک لە وڵاتانی ئاسیان لە کالیفۆرنیا دووچاری ترس و دڵەڕاوکێ بوون دوای ئەوەی دوو تەقەی بە کۆمەڵ لە ماوەی 3 ڕۆژدا بوون بەهۆی گیان نەدەزانی 18 کەس و برینداربوونی 10 کەسی دیکە. کەمتر لە مانگی ئەم ساڵەدا زیاتر لە 30 تەقەکردن و کوشتنی بە کۆمەڵ لە ئەمریکا ڕوویداوە کەچی دایان ساڵە یاساکانی کۆنتڕۆلکردنی چەک لە ئەمریکا ناوەڕۆکی ناکۆکیەکی سیاسی گەورەیە لە نێوان دیموکرات و کۆماریەکاندا. بۆ ئەم ناکۆکیە و ئایا کۆنتڕۆلکردنی چەک چارەسەری ئەم ڕووداوانە دەکاتن؟ داکتەر کرمانج گوندی سەرۆکی بەشی پەروەردە لە زانکۆی تێنیسی ستیت لە شاری ناشفڵ لەگەڵماندا. دکتۆر بەیانی باش، سوپاس بۆ کاتی جەنابەت. سوپاس. پێشەم شتێک دەمویست کاردانەوەی جەنابەت بزانم چۆن بوو بۆ کاتی کە ئەم دوو ڕووداوەی چەند ڕۆژی ڕابردوودا بیست کە جەنابەت دەزانم پشتیوانی لە یاساکانی کۆنتڕۆلکردنی چەک دەکەی لە ئەمریکا. کاکی دەخیل لە ماوەی 3 ڕۆژ ئاماژەت پێکرد 24 کەس کوژراینە، زیاتر لە 20 کەسیش بریندارن. ئێوە کارەساتە لە ناو کۆمەلگەیەک کە خۆی بە کۆمەلگەیەکی قانونی بزانیتن، لە کۆمەلگەیەکی قانونی زەروری نییە چەک هەبیتن. بەڵام وەک ئاماژەتان پێکرد لە پێشینەکەی خۆتان گرفتی ئەو بازاڕی چەکە بە تایبەتی لەلایەن کۆماریەکان پشتگیریەکی زۆری لێ دەکرێتن. هەرچەندە لە دەستوری ئەمریکایە لە US Constitution لە بەندی 2 دەڵێتن مەلیشایەکی ڕێکخراوەوە ئەو کاتە دەگریتەوە کە حکوومەتی فێدرال کۆنترۆلی بەسەرتەواوی مەملەکەتدا نەبوو. لەبەر هەندێک ڕێگەیدا کە مەلیشایەکی ڕێکخراو دروست بکرێتن لە بۆ ئاسایشی خەڵک، لە تەنیشت هەندێک خەڵک بتانیتن چەک هەڵبگریتن لە بۆ پارێزگاریکردن لە خۆیان. بەڵام وەک دەبینین ئێستاکە ئەوەی کە لەوانەی کە دەکوژرێن زۆر بە ندرەت لە حالەتی ئەوەیە کە لە کەسێک یەکێکی کوشتوی لە حالەتی دیفاعی بوو بیتن. ئەو کارە ساتانە نە زیاتر کە لە ماوەی 3 ڕۆژ کوژران. بۆ نمونە لەلایەوە لە ڤرجینیا لە 6 مانگ منداڵێکی 6 ساڵە پۆلی یەکی سەرەتایی دەمانچەی دایکی بردۆتە قوتابخانە، مامۆستایەکەی خۆی بریندار کردووە. بەڵێ دکتۆرێمە ڕاستە کە باسی ژمارەکانمان کرد، باسی دوو تەقینەوەی ئەم چەند ڕۆژی دوایە لە کالیفۆرنیامان کرد. بەڵام تۆ باسی گۆڕینی دووەمی دەستوری ئەمریکا دەکەی کە بە شێوەیەکشی دەکرێتەوە هەر کەس مافی هەیە چەکی هەبێ. هەر کەس مافی هەیە چەکی هەبی، بەڵام مەرجی هەیە لە بۆ حالەتی دیفاعی. دوایە دیسانیش پێشینەی ئەو دێرە دەڵێتن مەلیشایەکی ڕێکخراو دروست بکرێتن بە هاوکاری یاخود لەژێر چاوەدێری حکوومەتی فێدرال بۆ ئاسایشی ئەمنی، ئاسایشی خەڵک. لەوێ ڕادێتن دەڵێتن کەس خەڵک مافی هەیە لە بۆ پارێزگاریکردن لە خۆیان چەک هەڵگرن. لە حالەتێکەمە دەبینین ئەو سنوورە، ئەو مەرجە ترازایە ژێرپێخرایە لەگەڵ هەندێک ساڵ نییە بە چەندان تاوانی ئەوە کارەساتبار لە ئەمریکای ئەنجام نەدرێتن. و هەر جارێکیش کە کارەساتێکی ئەوها ڕوودەدا یەکێک دێتە دەرێب ئاماژەتان بە سەنەتۆر دایان کرد کە جارێکی دیکە دەیەوێتن حەیەکی دیکە باوێتەوە پێش کۆنگرێس کە کۆنترۆلی چەک بکاتن. پێم وایە نە کۆماریەکان نە دیموکراتەکان ڕاست ناکەن لەبارەی ئەوەی کە هەولێکی جددی بدەن لە بۆ پارێزگاریکردنی خەڵکانی بێتاوان و چەک بکەنەوەتە هەفتەی ڕابردوو کاکە دەخیل لە کەنەدا سەرشالیارانی کەنەدایە هاتە دەرێ بڕیاری ئەو قانونە نوێی ڕاگەیان کە ممکن نییە جارێکی دیکە هیچ کەسێک لە کەنەدای ڕێگەی پێ بدرێتن چەک هەڵبگریتن. دکتۆر باس لەوە دەکرێت کە بابەتی پارە و بەتایبەتیش لابی ئەو کۆمپانیانی کە چەند دروستەکەن زۆر بەهێزە. بەڵام دکتۆر کرمانج دەویست لە جەنابەت بزانێت وەکو مامۆستای زانکۆشی، یعنی هۆیەکانی ئەم ڕووداوان ناخۆشانە چین؟ زیاتر چەک و کۆنتڕۆلکردنی چەکە یان مانتڵیتی ئەو خەڵکانەیە کە چەکێک هەڵەگرێ و دەشتە جادەیان شوێنێک کە خەڵک بکوژێ؟
ئاسانکاریە لە بەدەستێنانی چەکە مەسلەی ئەوەی کە دەڵێن ئەوانەی کە ئەو جۆرە کارە ساتانە دەکەن نەخۆشی دەرونیان هەیە باشە خۆ ئەوەی ئەمریکا تەنیا وڵات نییە کە نەخۆشی خەڵکانێکی تێدابی نەخۆشی دەرونیان هەبیتن لە هەموو دنیای هەنە بەڵام لە وەختە خەڵک دەستی بە چەک ڕانەگاتن ئەو هەموو تاوانە ڕووناداتن کابرایەکی دەرون نەخۆش شەڕ دەکاتن لەوانەیە چەند بۆکسێک بوەشێنێتن یا چەقوو بێتن کە ڕێژەی کوشتاری ئەوەی کە لە ئەمریکایە دەکرێتن وەکو وڵاتانەی دیکەی پێشکەوتوو دێتن کە بە ندرەت خەڵک گوێی لێ دەبیتن کارە ساتێکی ئەوە ڕوو بداتن بەڵام شتێکەیە کاکە دەخیل لێرانە لە سیستەمی سەرمایەداری قانونی سیستەمی کۆمەڵایەتی سیاسی کۆمەڵایەتی قانونی زۆر لاوازە لە ئەمریکای سەرمایە دروستکردنە لەو حالەتە لە بەرامبەر سەرمایە دروستکردن ژیانی مرۆڤ کەمترین ئەرزشی هەیەدەنا لە وەختێک وڵاتێکی قانونی بیتن وەکو ئەمریکای بۆ دەبێتن NRA دکتۆر ئەو هەموو دەسەڵاتەی هەبیتن لە بەرامبەر کۆنگرێز لە بەرامبەر قانونی دیکە لە بەرامبەر بێزاری خەڵک بتانیتن بەردەوام ئەو بازاڕە بپارێزیتن. بەڵێ دکتۆر هیوا هەیە کە لە کاتێکە کە ئەنجومەنی نوێنەران زۆرینەی کۆمەریەکان ئێستا کارێک بگری دوای ئەو ڕووداوە ناخۆشانە کە دەبیرێت لە ئەمریکادا بۆ بابەتی ڕێخستنی و ڕاستای چەک. باوەڕ ناکەم کاکە دەخیل بە تایبەتی ئێستا کە ئەجواکی نوێرەنار لە دەستی کۆماریەکاندایە و دادگەی باڵای ئامریکای زۆرینە کۆمارینە جارێکی دیکە گوێت لێ دەبیتەوە دێنە دەرێ دەڵێن وەکو ئاماژەت پێکردەوە چەک نییە خەڵک دەکوژیەوە کەسانی دەروون نەخۆشن بەڵام دیسانیش بە ئەمریکا دەبێت لە وڵاتانی دیکە فێر ببیتن وڵاتێکی قانونە کە قانونی تێدا ئادا دەکرێتن لە وڵاتی قانونی پێویست ناکاتن دوای ئەوانە دەبێت حکوومەت ئەگە ئیجازەم پێ بدەی حکوومەت لە بۆ یەک لە کارەکانی ئەرکی حکوومەتەوەی پاراستنی ژیانی خەڵک بکاتن حکوومەت نابێت ڕێگە بداتن ڕێکخراوی پشتگیری چەک ئەوەندە بەهێز بیتن کە بتانیتن بازاڕی ئەو چەکە بەو خەتەرناکیە لە ناو میلەتی ئەمریکایەدا بپارێزیتن و دەرکردنی یاساش بە دەنگدانی چەند کەسانی ژمارەیەک خەڵکن لە ناو پەرلەمانەکاندا و لە ئەمریکا لە ناو کۆنگرستا کە دەنگی بدەن هەڵبەتە یاساکەش بۆ دێتن. داکتەر کرماج گوندی سەرۆکی بەشی پەروەردە لە زانکۆی تێنیسی ستیت لە ناشڤیل زۆر سوپاس. سەرسەرێمە.